پرۆگرامی ئەم جارەی جێوار لە ماڵەکەی شێخ مەحموودی حەفید یەکەم مەلیکی کوردستانین لە گوندی داریکەلی. شێخ مەحموودی حەفید یەکێکە لە کەسایەتی دیارەکانی سەرەتای سەدەی بیستەمی کوردستان، ئەتوان بڵێن هەموو کوردستان و باشووری کوردستان. گوندەکە لە دامێنی چیایەکە و خودی ماڵەکەی مەلیک مەحموودیش لە بەشی سەرەوەی گوندەکە واتە تا ڕادەیەک لە بەشی خۆرهەڵاتی گوندەکە لە بەرزاییەکە خانوێک بە شێوازێکی لاکێشەی زۆر جوان دروست کراوە. شێخ مەحموود لای خۆی بڕیاری لای خۆی و نیەتی ئەوە بووە کە دەوڵەتی داگیرکاری بەریتانیا دەوڵەتی هەری کۆماری کوردستانی بۆ دروستکە ئەو لێرە یان پادشایەتی کوردستانی بۆ دروستکان بێ بە مەلیک و حکومەتی کوردستان دروست بکە. لەم جەنگی دەربەندی بازیانە کە ئەم بەردە نازناوی بەردی قارەمان یاخود بەردە قارەمان بەهۆی ئەوەی کەوا شێخ خۆی لە پەنادا حەشارداوە نازناوی بەردە قارەمان وەردەگرێت.